لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردنەکانی عێراق سەرجەم لایەنە سیاسیەکان بۆ بەشداری لە پرۆسەی هەڵبژاردندا ئامادەکاری دەکەن. لە هەرێمی کوردستانیش تا ئێستا هیچ وادەیەک بۆ هەڵبژاردن دیاری نەکراوە. بەوتەی بەشێک لە چاودێران سەرەڕای هەولی حیزبەکانی دەسەڵات بۆ بێهیواکردنی هاوڵاتیان لە هەڵبژاردن، بەڵام قەیرانە دروستکراوەکان و شکستی سیاسیەکان و ڕیفراندۆم و دەرهاوێشتەکانی هاوڵاتی و دەنگدەران دەخاتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە بە ئامانجی گۆڕینی مۆدێلی حکومڕانی هەرێم و سزادانی ئەوانەی هەرێمی کوردستانیان بەم ڕۆژەگەیاند. خەڵکەشی زۆر هەیە هەڕەشە لە دەسەڵات دەکات، چکە و دەسەڵاتە زوڵمی لێکرێت دەرێمێن ئەو پەنجەی دەبڕم ئەگە جارشکە بێمە هەڵبژاردن نازانی ئەوە زۆر خزمەتی دەسەڵات دەکات. باشترین هەنگاو ئەوەیە کە تو بچی هەڵبژاردن، بەڵام دەنگ مەدا ئەوانەی کە ئەو کوردستانیان وا وێران کردووە دۆڕاندیان و وا زوڵمەشێن لەو میلەتە ئەوانەی کە تا ئێستا نەچوینە بەرەی گەندەڵی هەڵوێستیان هەبووە لە تەجروبەکان دەرچوینە و بەرەیەکیان دروست کردیا دیارن ئەوانە چێنە، یعنی دەنگ بەوانە بدرێ باشترا جێ ئومێدا لەبەرەوەی ئەوانە وەکوری سزای دووەلیان لەسەر نییە، لە ڕێفراندۆم نەبووینە هیچ لایەکیان بۆی هەتاوانی لە ڕێفراندۆمیش بووینە بێنە ژێرباری ئەوانە دەکرێ، یعنی لەبەرەوەی ئەو سزایە ئەوانتر ناگرتەوە مەجال هەیە کە ئیشی باش دە بۆ کوردستان بکرێت. دیارە سەرژمێر وانە ژنیەوە لەو کورد سەرژمێری ئەوێ طبعاً گەندەڵی هەیە کێشەی تر هەیە، ینی بەعزی کێشەی بێت چارەسەر بکرێ بەڕاستی، بەڵام حیزبی تریش ممکنە هی تازە بێتە پێشەندی چانسێ بێندێ دەوری هەبێ، بەڵام گرنگ ئەوەیە ئێمە ڕژێمێکی تەندروست دروستکەین، پەرلەمانی بێ مەسئولیانکان لەوێ بن، مەرجع بێ، ئۆپۆزیسیۆنیشی تیا بێ. ڕۆژنامەنووسێکیش ئاماژە بۆ ئەوە دەکات کاتیەوە هاتووە هاوڵاتیان لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە سزای ئەو لایەنە سیاسیانە بدەن کە لە 27 ساڵی ڕابردوو جگە لە نەهامەتی هیچی دیکەیان نەهێناوە. ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە شێوازێکی وا شکستی گەورەی بەدەستێناوە، بە شێوازێکی وا نەیتوانیوە لە مەسەلەی حکومڕانیدا سەرکەوتو بێت. بەداخەوە پێم وایە متمانەی هاوڵاتیانی زۆر لاواز کردووە بەرامبەر بە پرۆسەی هەڵبژاردن، بەڵام ئەوەی لەبەردەم ئێمە ماوە کە ئەوەیە بەفعلی کاتی ئەوە هاتووە کەوا بیر لە بەدیلی نوێ بکرێتەوە. ئەو دەسەڵاتە شکست خواردێکەوە لە هەرێمی کوردستان لە ماوەی 26 ساڵی ڕابردوو 27 ساڵی ڕابردوو تەنها بیری لە پڕکردنی بانقەکان و جیرفانی خۆیان کردوەوە، تەنها بیریان لەوە کرد دەسەڵاتی خۆیان فراوام بکەن، هیچ کات بەلای ئەوەدا نەچوونە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرن. کاتیەوە هاتووەکەوە میلەت سزایان بداتن، کاتیەوە هاتووەکەوە پرۆژە و بەدیلی نوێ بێتە بکایە بۆ ئەوەی کە بەفعلی میلەت لە هەنگاوێکی دیکەی حکومڕانیدا ئەزممونێکی دیکەی نوێ تاقی بکاتەوە. ئەگەرچی ماوەی 27 ساڵە پارتی وێچێتی تەواوی جونگەکانی دەسەڵات و داهاتی سەرزەوی و ژێرزەوی هەرێمی کوردستانیان لە ژێر دەستدا بووە، بەڵام ئەوەندەی ئامانجیان بەرژەوەندی شەخسی و حیزبی بووە نیو هێندا پلانیان بۆ بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان و باشترکردنی گوزەرانی خەڵکەکەی دانەناوە. هەر بۆیە بەشێک لە چاودێران دووپاتی دەکەنەوە باشترکردنی دۆخی هەرێمی کوردستان لە ئەستۆی هاوڵاتیان خۆیاندایە کە بە دەنگدان دەتوانن گۆڕانکاری لە سیستمی سیاسیدا بکەن و خۆیان لە تەسلیمی حکومڕانی شکست و قەیران ڕزگار بکەن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.